بۆ دووەم ڕۆژ لە سەریەک کاسبکارانی قەزای مەخمور بەردەوام بوون لە خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایەتی دژی ئەو ئاستەنجیانەی لە بازگەکانی حکوومەتی عێراق لە سەر گواستنەوەی کاڵا بۆیان دروست دەکرێت. خۆپیشاندەران وەک فشارێک ڕێگای سەرەکی نێوان هەولێر مەخموریان داخستووە. داوای پاریان لە ئێمە نەکرد لەبەرەوەی دەزان خەرچی مەخمور کەمێکشتی پێەیە بەقارە کە پیکە بەچی پێێنی و پیکە پێەیە شەرمان بخۆی داوا بکەن ئەوها ئیهانەمان دەکەن دەردماندنی مە بەزمان دیبوونەکەیە بەڵام ترێلەکان ئەوە قسەی ئەو خەڵکەی ئەو ترێلی ڕاوەستای ئەوە هەموو بە پارە دەڕوە لێ ناگەڕێ خەرچی مەخموری هیچی لۆ بچین ئەگە بێزار نەباینایە بەخوای نەدەهاتین بەس خەڵک زۆر بێزار بووە یعنی ڕۆژێک نییە دنیا دەمانەوێت چارەسەریەکەش بنبەر بیتن. ساعی فڕنی مەلمەخنا و مەخموری هەموو ڕۆژە ئاردین ئارد عێراقی لێ ناگەڕێن تا چەند ڕۆژە ئیزنیان 4 ساعت 5 ساعت ڕایان دەگرتین دەیان گۆ بڕۆن لە دوونێ و ئارد مەهیناوتەوە لە سێتەری ڕاوەستایە لێ ناگەڕن بێتە ناو مەخموری لۆ مەمنوع نابی ئێمە ڕئیس وحدە ئیداری قایم قامت چێکە قایم قامت دەریز دەستەمەنی ئێمە مستە نازان چ بکەن بە ناچاری هاتینا ڕێمان گرتیە لێو ئەوەی یەکێک بێتن عیلازێکمان لێ بکاتن مەحقول نییە ئیبادەی قەزایەکی گەورە دەکەن 200 سارە قەزایە. کاسبکاران دەڵێن بازگەکانی حکوومەتی فیدراڵ ڕێگری دەکەن لە گواستنەوەی کاڵاو شتومەکەکانیان بۆ ناو قەزای مەخمور ئەمەش زیانی زۆری دارایی پێگەیاندون. سەوزەی دەین هاو تور و ئەشیانە دەینین بەکەی دەین لە هەولێرەکە لێرەکە پێمان داخنە ناو پیکەبان پیکەبەکەمان پێرێکە نەگەیشتە جێمەکانی خۆی وەرگەڕا بارە سەوزەشی لەناو وەرگەڕا نەقایم قام خەممان لێ دەخوا نەبەر پسێک لێکوانە کەس ئێکوانە قەزای مەخمور ساعیبی نییە شوانی نییە هیچی نییە. سەبارەت بەم کێشەیە ئەحلام ڕەمەزان ئەندامی پەرلەمانی عێراق بە پەیامی ڕاگەیاند کە ئەوان لەسەر هێڵن و ئاگاداری بارودۆخەکەن لە هەوڵدان بۆ چارەسەری ڕیشەی ئەو کێشە. تو چی پەیامەکەت پێگەیان پەیامی خەڵکی مەخمور کات سامی سوودانی سەدەرات عێراقی نەیخراب تەلیفۆنی ئەمن وەتەنی مۆسڵی کرد هێ بەغدای کرد وتی ئەمن بەس بزانم لە چی ئەو تەوجیهات هاتووە بۆ ئاسانکاری بکەن لە بۆ خەڵکی مەخموری با دەرباز سەیطرەی بن و لە بۆیان باجات بکەن ئەمیر شوون سەیطرات گوتی با دەرباز ببن گوتی ئەمە قبول نەکەنێ مە گوتمان بۆ تەحریبە و تشتانی بەس گوتی لە بۆ خەڵکی مەخمور لۆوا دەکەن. کاسبکارانی مەخمور جەخت دەکەنەوە کە تەنیا بە بەڵێن ناسنەوە ماڵەکانیان و چاوەڕێی هەنگاوی جددی حکوومەت دەکەن بۆ هەڵگرتنی ئەو لەمپەرە لە بەردەم کار و ژیانیان کە ڕێکارێکی نایاساییە و زیانی گەورەی پێگەیاندون. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام مەخمور.